سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان دەست بەسەرکرانی چالاکێکی مافی ژنان لە شاری سنا بەڕێوەچوونی ڕێوڕسمی ئەسپەردەکرانی تەرمی گیان بەخکردوویکی ناڕەزایەتیەکان لە قەسری شیرین سەپاندنی حکمی سێدارە بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو دەست بەسەرکرانی سێ ئەندامی کادری دەرمان لە ئێران و برینداربوونی سوختبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. دەست بەسەرکرانی چالاکێکی مافی ژنان لە شاری سنا ڕۆژی پێنجشەمبە 23 ڕێبەندانی 1404 هەتاوی چالاکێکی مافی ژنان لە شاری سنا لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. بەپێی دوایین زانیاریەکان ئەو چالاکوانە بە ناوی ئەوین زارعی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ئەسپەردەکرانی تەرمی گیان بەخکردوویکی ناڕەزایەتیەکان لە قەسری شیرین ڕۆژی ڕابردوو تەرمی بهزاد عەباسی هاوڵاتی خەڵکی شاری قەسری شیرین کە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی بەخکردبوو لە مەراسمێکدا ئەسپەردەکرا. بەپێی ئەو وێنانەی کە بە دەستمان گەیشتوون مەراسمەکە لەلایەن بنەماڵەکەی ئەو گیان بەخکردووە و بە بەشداری بەرینی خەڵکی ئازادیخوازی ئەو شارە بەڕێوەچوو. بەپێی هەواڵی گەیشت و بەشداربووانی مەراسمەکە جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتی سزادانی تاوانبارانی دژ بە خەڵکی ستەم لێکراو لە ئێران و هەروەها ڕوخانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی درێژە بە ناڕەزایەتی و کۆبوونەوەکانیان دەدەن. لە سێدارەدانی 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ناڕەزایەتیەکانی خەڵک بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام و پەرەسەندنی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە ئێران 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو 13 زیندانیە بەناوەکانی ئارەش داوەری، سەعید ئادینا، کەیهان ڕووزی، کیارەش لەشکەری، ئەمیر حسێن قەدەمی، ئاقاپور، پەنج عەلی ئیبراهیمی، پەیمان خانی، محەممەد ڕەزا عەبدوڵڵاهی، دەرویش عەلی ئیمامی، ڕەزا بەراتی، حەسەن کەمەرەیی و کەریم گەرایی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی بوشێر، شەهرێ کورد، ئیسفەراین، بۆکان، بێهبەهان، بێجنورد، ماهشەر، فێردۆس، ساری، مەشهەد، کاشمەر، گۆناباد و تایبات لە سێدارە دراون. گواستنەوەی دوو بەندکراوی سیاسی بۆ زیندانی لاکانی ڕەشت بەپێی راپۆرتەکان دوو بەندکراوی سیاسی پێش لە کۆتایی هاتنی دەورەی دەرمانەکەیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی لاکانی ڕەش کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو شارومەندە بەناوەکانی یونس ئازادبەر و جەمشید عەزیزی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بەهۆی خراپی دۆخی تەندروستیان بۆ ماوەی 10 ڕۆژ مۆرەخەسی دەرمانیان پێدرا بوو، بەڵام پێش کۆتایی هاتنی دەورەی دەرمانەکەیان لە نەخۆشخانە دیسان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ڕژیم کراون. سەپاندنی حکمی سێدارە بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو بەپێی راپۆرتی گەیشت و هاوڵاتیەک بە ناوی ساڵح موحەممەدی زۆرانبازی لەدایکبووی 20 ڕەشەمەی 1385 هەتاوی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەستی محەممەد قاسمی هوماپور یەکێک لە هێزە تایبەتەکانی فەراجای ڕژیم لەلایەن دادگای ئینقلابی قومەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە و بڕیارە لە پێش چاوی خەڵک بەڕێوە بچێت.
جێگای ئاماژەیە کە ئەو هاوڵاتیە لە کاتی دەست بەسەرکرانی تاک و ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. دەست بەسەرکرانی سێ ئەندامی کادری دەرمان لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا سێ ئەندامی کادری دەرمانی نەخۆشخانە لە شارەکانی ئیسفەهان، تۆنیکابۆن و تاران دەست بەسەر کراون. بە پێی دوایین هەواڵەکان ئەو سێ هاوڵاتیە بە ناوەکانی شەیدا ڕیاحی پزیشکی نەخۆشخانەی سەعیدولشوهەدای ئیسفەهان، محەممەد ڕەزا عەبدوڵڵاپور و فاتمە ئەفشاری لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانێک گرتوخانەکانی ڕژیم کراون. جێگای ئاماژەیە کە سەرەڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ لە دەست بەسەرکرانیان هێشتا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانێ خراوەتە پاڵیان زانیاریەک لە بەردەستانیە. برینداربوونی سوختبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی چوارشەمە 22 ڕێبەندان سوختبەرێک لە شارستانی خارک بە تەقەی هێزە جنایەتکارەکانی ڕژیم بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کرا. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەو شارومەندە بەلوچە بە ناوی خوداڕەحم مورادزهی تەمەن 28 ساڵ و باوکی دۆ منداڵ کاتی دەربازبوونی لە یەکێک لە خاڵەکانی پشکنینی هێزەکانی ڕژیم لە نێوان شارەکانی خاش و زابۆل لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەردەستڕێژی گولە و سەرەڕای ئاگرگرتنی ئۆتۆمبیلەکەی ناوبراو بە سەختی بریندار بووە و دۆخی تەندروستی خراپە. داخوازی پەرلەمانتاریکی یەکێتی ئوروپا بۆ سەپاندنی گەماروی نوێ لەسەر کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو پەرلەمانتاریکی یەکێتی ئوروپا لە کۆبوونەوەیکی نوێنەرانی وڵاتانی ئوروپادا ئاماژەی بەوە کرد کە پێویستە چەندین گەماروی نوێ بەسەر کۆماری ئیسلامیدا بسەپێندرێت. بە پێی راپۆرتەکان ڕیچارد کۆلێرز ئەندامی پارلەمانی ئوروپا ئاماژەی بەوە کردووە کە بە تەنیا لە ماوەی 2 ڕۆژدا زیاتر لە 36,000 کەس لە ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ئێراندا بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم گیانیان لەدەستاوە و هەروەها لانی کەم 27,000 کەسی دیکەش دەست بەسەر و مەترسی سەپاندنی حکمی قورسی قەزاییان لەسرە. ناوبراو لە درێژەی وتەکانیدا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە پێویستە لەلایەن یەکێتی ئوروپاوە چەندین گەماروێن نوێی بەسەر ڕژیمی کۆماری ئیسلامیدا بسەپێندرێت و هاوکات هەموو داراییەکانی بەرپرسانی ڕژیم و کەسایەتیە پەیوەندیدارەکان دەستی بەسەردا بگیرێت. دوا هەواڵمان سەبارەتە بە بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئوکراین. لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکانی رووسیا بۆ سەر ژێرخانی شارە جیاوازەکانی ئوکراین بە سەدان هەزار شارومەندی ئەو وڵاتە ڕوبەڕووی پشڕانی کارەبا و نەبوونی ئاوی خواردنەوە بوونەتەوە. بە پێی راپۆرتی هێزی ئاسمانی ئوکراین شەوی پێنجشەممە 23 ڕێبەندان ئەرتەشی رووسیا بە 24 موشکی بالستیک و سەدان پەهبادی ئینتحاری هێرشی کردووەتە سەر ژێرخانی شارەکانی کیێڤ، خارکیڤ، دینیپرۆ و ئۆدیسا و سەرەڕای تێکشکاندنی ژمارەیەکی زۆر لە موشک و پەهبادەکان لانی کەم 300,000 شارومەندی ئەو چەند شارە تووشی قەیرانێکی مرۆیی بوونەتەوە و تەنانەت ژیانی زۆربەیان لە مەترسیدایە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.